ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی بە هاوکاری بەشی چالاکی و وەرزشی پەروەردەی کفری کۆتایی هێنا بە خولێکی یاری تۆپی پێی فوتساڵی کچانی قوتابخانە بنەڕەتەکانی سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی کفری. هەردوو تیپی قوتابخانەی شاکار و قوتابخانەی شۆڕشی بنەڕەتی توانیان بگەنە یاری کۆتایی خولەکە. ئێمە وەکو ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی هەڵساین بەکردنەوەی پاڵەوانێتی فوتساڵی کچان بۆ قوتابخانە بنەڕەتەکانی سنووری پەروەردەی کفری کە بە پێویستمان زانی زیاتر لە مەجای وەرزشی کچانە خزمەت بکەین و هیوادارم ئەم چالاکیەشمان وەکو چالاکیەکانتر لە بواری هونەر و لە بواری پرۆژەی گەنجان و لە بوارەکانی کە جێ خۆی بگرێتەوە خزمەت بە سێکتەری وەرزش بکە بە تایبەتی وەرزشی کچان. لە یاری کۆتاییدا کە بە ئامادەبوونی قایم و بەڕێوەبەری پەروەردەی کفری و ژمارەیەک لە مامۆستایان بەڕێوەچوو تیپی قوتابخانەی شاکار توانیان سەرکەوتن بەسەر قوتابخانەی شۆڕش تۆمار بکەن و نازناوی خولەکە بەرز بکەنەوە. ئێمە وەکو یەکەی چالاکی وەرزشی پەروەردەی کفری لە پاش ئەنجامدانی چەندین چالاکی وەرزشی لە وەرزی یەکەم ئێستاش بە باشمانزانی درێژە بە چالاکیان بدەین. ئەمڕۆ خولی فوتساڵی کچانمان کرد بۆ پۆلی 7 وەرش و 9 کچانش گرنگیەکی زۆر باشەیە. ئەمەش بە هاوکاری ڕێکخراوی ئەڵمانی سوپاسیان دەکەین و ئەمڕۆ یاری کۆتایی ئەنجامدا لە نێوان قوتابخانەی شۆڕش و قوتابخانەی شاکار و پیرۆزبانی دەکەین کە قوتابخانەی شاکار یەکەم دەرچوو قوتابخانەی شۆڕش دووەم دەرچوو. ئێمە لە ئایندەدا بەردەوامی لە کار چالاکیەکەمان. ئێمە دوای بەژایمان کرد لەم خولەی هاوکاری ئەڵمانی توانیمان دوای چەند یاریە پلەی یەکەم بەدەست بێنین دەستخۆشی لە پەروەردەی کفری و لە تەواوی لیژنەی چالاکی وەرزشی لاوان. کردنەوەی خولی وەرزشی بەتایبەت یاری تۆپی فوتساڵی کچان جگەلەوەی خزمەتێکی باشی وەرزش دەکات هاوکات دەبێتە مای ململانەی دروستی تەندروستی وەرزشی لە نێوان قوتابخانە و خوێندنگاکان. پاشان خەڵات و دیاری ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی بەسەر خوێندکاران و تیپە سەرکەوتوەکان و ناوبژیوان و هاوکارانی خولەکە دابەشکرا. حەیدەر ئەحمەد کەناڵی گەری کوردستان کفری.